فریشتەخان سەرەتا سوپاس دەکەم کە بۆ ئەم دەرفەتە لەگەڵماندای دەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم وەکو دەروونناسێک پێمان بڵێ ئەم بابەتی کۆرۆنایم نەخۆشی کۆرۆنا کە ئێستا بەو شێوەیە بڵاوبۆتەوە و ناچارن کەسەکان لە یەکتر دوور بن و لە ماڵەکانی خۆیان بمێننەوە تا چەندێک کاریگەری بەسەر باری دەرونی کەسەکانەوە هەیە لە کاتێکدا ئێمە ئەزانین کە هەر یەکێک لە ئێمە کاتێکە بێتاقەتە بین و دڵمان تەنگە بێ پێویستمان بەوەی خۆشەویستەکانمان ببینین پێویستمان بەوەیە لەگەڵ هاوڕەکانماندا دانیشین جا ئەمە ئێستا چ کاریگەریەکی هەیە بۆ سەر باری دەرونی کەسەکان لەڕاستی زۆر سوپاس پێشەویستە بۆ دەرفەتە کاریگەریەکی ئەجگارێکی زۆر لەسەر هەموو خەڵکە بە گەورە و بچووک و ژن و پیاوە من تر ئەکرێت زۆر زۆر بگۆڕێ لە ڕاستیە هەمانە زیاتر چارەگرین و هەمانە کەمتر هەمانە پێشەوەی ئەم پەندەمیکە ڕوو بدات پێشەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بێتەوە هەر خۆی کێشەی دەرونی هەبووە هەمانە کەمتر کێشەی دەرونی هەبووە واتە بە کورتەکەی لەیەکێکەوە بۆ یەکێکی تر زۆر زۆر کاریگەریەکانی ئەگۆڕێ بەڵام من باز لەوە کەم زیاتر کە چی بکرێت چونکە کاریگەریەکانی ناکرێت لێرە دیاری بکرێت بەڵام نتوانین ئەوە دیاری بکەین کە چی بکەن ینی بۆ ئەوەی کاتێک دڵیان دەبێت لە ماڵەوەن کەسێک ئێمە نازانین با بڵین ماڵەوەیان چەند قەرە باڵغن لەوانەیە کەسێک بێ بەتەنیا خۆی بژێت چی بکە لەو کاتەیە باشە بۆ ئەوەی ئارام بێتەوە بەڵێ لە ڕاستی ئەبێ جای بکەینەوە گەورە و ماڵ جاپان گرنگترین شت ئەوەیە کە ئێمە بوونەوەرێکی کۆمەڵەیەکە وەکوتم بە کورتی لە 11 خاڵا ئەو شتانە باس بکەم ئەوێ بکرێت بۆ مرۆڤی گەورە یەکەم شت بۆ مرۆڤی گەورەکە گرنگ بێ ئیشە ئیش ئەبێ هەر شتێک لایەنی کارەکەتە دابینی بکەی واتە زۆر بەمان ئێستا لە ماڵەوە ئیشەکەین ئەبێ هەر شتێکە پێویستە بۆ ئەوی بتوانانی ئیشەکەت لە ماڵەوە بکەی دابینی بکەیت و کێشەیان بەقدر پێویستە شتێکی ترکە زۆر گرنگە مادەم لە ماڵەوە ئەمێنینەوە ئەبێ هەنێ خواردنی سەرەکی هەنێ پێویستی سەرەکی پێشکرا بێدیان وردە هەفتەی جارێ بتوانین ئامادەی بکەیت ئەگەر ئەم شتانە نەبێت بۆ نمونە سەوزەیە خواردنە ئەمە دیسانەوە زەختێکی دەرونی دروست دەکات زۆر گرنگە لەم کاتیا پەیوەندی نەپچڕین ئەمە هەموومان کوتم لە ماڵەوەین بەڵام زۆر گرنگە لە ڕێگەی ڤیدیۆ کۆڵەوە لە ڕێگەی نامەیە کە ئەیگریت ئەینێری بۆ کەس و کار بۆ ڕەفێق نزیکەکانت واتە پەیوەندێک بچڕێن ئەمە زۆر زۆر گرنگە باز لە بێتاقەتیەکانت کەی دووبارە نەڵێ هەر من خەڵکیش بێتاقەتە باسی نەکەم باکسەوە لە دەروونناسیە دایما خەتەرناکترین ئازار ئەو شتەیە کە تۆ هەر لە دڵ و مێشک خۆتا ئەیگەڵیتەوە باسی ناکەی واتە ئاساییە هەمومان بێتاقەتەکەمان ئاساییە کە کاردانەوەیەکە بەرامبەر بە کارێکی زۆر نائاسایی کە هەموو دنیای گرتوێتەوە مەبەستمەوەیە کە ئێمە بێ باز لە بێتاقەتەکەمان بکەین زۆر گرنگە کە ئاگامان لە لەشمان بێ هەر لە خۆشتنەوە هەر لەوەی کە دایمدانەنیش زۆرمان هەیە زۆر بێتاقەتی ئەوەیە ناوێرێ بچێتە دەرێ تووشی دڵڕاوکێ هەر لە ماڵەکەیە هاتوو چۆ بکات زۆر گرنگە کە تۆ بەرزتر بی لە هەستەکانت واتە هەب بەرزتر بزانی لەو هەستە کە بتوانی هەستێکە لە دروێ بتوانین زاڵ ئەبی بەسەر هەستەکانتە لە هەمان کات لێرەیانم کە هەڵسەکردنی هەستەکان هەمان گرنگی هەیە واتە تۆ ئەگەر زۆر زۆر بێتاقەت بووی زۆر زۆر دڵڕاوکێت هەبوو زۆر زۆر خەمبار بوویت زۆر ترسایت زۆر گرنگە لەو کاتەیە بتوانی هەوسەنگی بکەیتەوە بە شێوەیەک لە فریشتەخان ئەمە زیاتر باز لە کەسێکەکەی کە درکی پێ بکە کەسێکی گەورە بەڵام مناڵ چی مناڵ درک بەم شتانە ناکەن ناتوانن ئەم شتانە بکەن زۆر جار کە فشاریان بۆ بەری تووشی یعنی فشاری دەرونی زیاتر ئەبن لە کاتێکە ئێستا ئەمان هەر لە ماڵەوەن و لەگەڵەوە با بڵین قوتابخانەش داخراوە بۆ مناڵ چی بکرێت تا هاوکاری مناڵەکان بکرێت لە ڕووی دەرونیەوە
زۆر گرنگە دەبێ بۆ مناڵەکە باس بکرێت واتە تۆ ناتوانانی مناڵەکە بینیتە ماڵەوە و مەکتەبیش داکراوە ڕەفیقیش نابینێ کە سوکار نابینێ کەس نابینێ لە ماڵەوە تۆ حەبسیەکەی تو نازانێ بۆچی گرنگترین شت ئاگادارکردنەوەی لەوەی کە چی ئەگوزارێ لە دەرەوە چی ئەگوزارێ ئەتوانی هەنێشتی بۆ باس بکەی لە ڕێگەی چیرۆکەوە ئەتوانی هەنێ هەواڵ هەیە لە تەلەڤیزۆنە یان لە ئەمە بۆ تەمەێکی مناڵ ئەتوانی ئەمە بەکاربێنی ببوورە لەبەرەوەی هەست ناکەی منداڵ لەوانەیە بترسێ یانی کە ئەم شتانی پێڵی لە گەورەکان لە هەموو دنیاەوە بیرەکەنەوە بەڵام من بۆ چونێکی هەڵەیە لە ڕاستیە خۆی بتوانی ڕاستیەکانی پێ بڵێ بۆ لەبەرەوەی ئەگەر ڕاستیەکەت پێنەوت هەر ڕاستگۆیەکەمان ئەکات واتە مناڵ بۆنی ئەکا دای منەڵێم بۆنی ئەکا کە بێتاقەتین بۆنی ئەکا کە ترسێک لە دڵمانایە بۆنی ئەکا کە سترێسین چۆن قسەی لەگەڵەکەی واتە وشەکان هەڵبژیناڵەکە و ڕاستیەکانیش دەرەجەی ڕاستیەکان بەپێی تەمەنەکەی هەڵبژێری بەڕێ من هەتا 8 ساڵی 8 بۆ 9 ساڵی هەواڵ پیشانی بی بەڵام لەوە بچووکتر دەبێت بە زمان و بە فەرهەنگی مناڵەکە خۆی پێی بڵێ بۆ نمونە مناڵێکی بچووکت هەیە لە خوار 8 ساڵیەوە ئەتوانی پێی بڵێ کە خەڵکێکی زۆر تای گرتووە چکە ئەو نازانێت دنیا چیە دنیا بۆ ئەو ماڵەوەیە ئەتوانی بڵێ کە دراوسەکەمان تای هەیە ناتوانین هەڵامەتی هەیە ناتوانین بووە چونکە خۆی ئەمانەی تووشە بێت واتە تو بە فەرهەنگی خۆی قسەی لەگەڵەکەی لەگەڵ مناڵەکە بەڵام بێگومان قورسە گەورە ئەبێ خۆی ئەگای لە گەورە ئەبێ ببورن گەورە ئەبێ خۆی ئاگای لە خۆی بێت بۆ نمونەیەکێک لەو شتانەی تر کە گەورە بێ ئاگای لێ بێ ئەوەیە کە تو نەنووسی بە هەواڵەکانەوە هەتا بتوانی سەرچاوەیەکی باشی ئارامی بی بۆ مناڵەکە هەروەها بتوانی کە ئیسراحەت بی بەخۆت ئیسراحەتکردن هەرەوە نیە ئەوەی کە زۆر کەس تا ئێستا لە نێودەوڵەتی باس لەوەکە کە میدیتیشن بکرێ نەخێر ئەتوانی تەنانەت دانیشی ئیسراحەتێ بکەیت چاو بنووقێنی ببی هیچ سترێسێک یعنی هەت شتێک سترێسە بۆ دروستەکە لە خۆتی دوور بخەیتەوە ئەمانە هەمووی گرنگە بیرمان نەچە هێرۆخان خەو زۆر گرنگە کە گەورە ئەبێ ئاگای لە خەوی خۆی بێ بۆی بتوانێت کۆنتترۆلی خەوی مناڵەکان بکات گەورە ئەمانەت هەموو لەگەڵ خۆت کرد پەرچاوەیەکی وزەیەکی ئەرێوەکوتم بەپێی تەمەنی مناڵەکە ئەکرێ معلوماتی بدرێتێ هەتا بتوانێت زیاتر ئەوی ئاگادار بێ وەکو مرۆڤێکی نەگوکو مرۆڤێک لە هیچ دوا پرسیارم دەمەوێت بێمە سەر بە ساڵاتچوان خەڵکی کاتێکە ئێستا ئێمە ئەبیستین ینی لە دەستگاکانی ڕاگەاندنەوە ڕاستە ئەم نەخۆشیە کە زۆر مەترسیدارە و باسی ئەکرێ بەڵام لەگەڵ ئەوەشە هەمیشە جەخت لەوە ئەکرێتەوە کە بۆ بە ساڵاتچوەکان زۆر مەترسیدارترا ئێمە چۆن بتوانین هاوکاریان بکەین لە ڕووی دەرونیەوە لە کاتێکدا کە ناتوانین سەردانیشیان بکەین بەڵێ لە ڕاستی ئەو گروپە کە هەم کۆرۆنا ئاسانترە توانێت زەفەریان پێبەرێ هەم لە ڕووی دەرونیشەوە زیاتر هەتا بچینە تەمەنەوە ناسکرێ بینەوە بۆیە ئەوانەی گەنجن ئەوانەی زۆر بەتەمەنین ئەتوانن زیاتر زاڵ بن بەسەر لە دەرونیەکەشا بەداخەوە بۆ بە ساڵاتچوان ئەتوانین ئەگەمان لێیان بێ بەداخەوە زۆریشان بۆ نمونە مۆبایلی زیرەک بەکار نایەنن دیسانەوە ئەمە کێشەیە بەڵام بە هەر شێوەیە کە تۆ لە تواناتە ئەتوانی بیانگەیتێ دەنگێکی بچووکیش بێت نامەیەکیش بێت تەنانەت ئەگەر بچی بۆ لایەن زیگ نەبیتەوە لە دووری 2 مەترەوە هەر بیان بینی ئەوەش هەر باشە بەڵام گرنگێکە ئاگامان لە بەساڵاتچوان بێ زۆر گرنگە ئاگامان لە مناڵەکانیش بێت چونکە ئەم بەساڵاتچوان زۆر ناسکن بەڵام مناڵەکانیش ئەگەرتیان نەگەیەنی ڕاوکێکی زۆر لەلایەن دروستە بێ هەر بووە من لەم کۆمەڵی ڤیدیۆ دروست کردو بۆ ئەو یاریانەی کاشتی ناوماڵە بۆ نمونە لە جیاتی ترامپۆلین بچیتە دەرەوە کە یاریەکە مناڵ زۆر حەزی لەیە ناومل کە ماتیحاتوانی مناڵەکە باش سەرفەکات و توانێت هیلاک بێ و کە هیلاک بووشە و خەوێکی باشە خەوێت و بەیانی هەستا ڕۆژەکەی دەست پێکاتەوە لێرەوە بۆ بینەرانتان کە مناڵیان هەیە دەتوانن سەردانی
پیجەکەم بکەن لە فەیسبوک هەر بەنای فریشتەکەەوە کە کۆمەڵی یاری زۆری تیا ئەتوانێت مناڵ هەبێ لە ماڵەوە نەک تەنها سەرچاوەیەکی ناخۆشی و گرژی بێت لە ناو خێزانەکە. فریشتەکەەوە دەروونناس زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتەکە لەگەڵماندا بووین. هیوادارم تۆ هەموو کیۆگرانیش سەلامەت بن. زۆر سپاس بۆ ئێوەش تەندروست سەلامەت.